ڕاپرسیەکمان ئەنجامما بۆ ماوەی یەکمان تێیدا فۆرم بوو و چاوپێکەوتن بوو بۆ ئەوەی بزانین ڕۆژی ژنان لە ناو سۆسیال میدیایە چۆنە. چاوپێکەوتنەکان زیاتر ژنانی ڕۆژنامەنووس و چالاکوان بوون. بەشێکی تریشی تایە کە ئەوانەی کە کاریگەرن لە سۆسیال میدیا و ئامادەبوونیان هەیە باس لەوە کە لە سۆسیال میدیا قسەی نەشیا و جنێوە یاخود شێواندنە کە بەداخەوە 153 بەشداربووانی ڕاپرسیەکە باس لەوەکەن بەڵێ جنێویان پێدرێ سوکایەتیان پێکرێ لە ناو سۆسیال میدیا و هەندێک جار ڕوبەڕووی هەڕەشە و شێواندنی وێنەکانیش ئەبنەوە. ئەوانەی کە کۆمنتیان بۆ دێ کە دەربڕینی سێکسیتیایە لە کۆمنتا بە ناوی دیاریکراو بە ڕسمی دیاریکراو ڕێژەی 162 واتە 162 لەو کەسانەی بەشداریان کردووە ڕێژەکە ژنان باس ئەوەکەن کە لە کۆمنتەکانی سۆسیال میدیا ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی ئەبنەوە. زۆر جار وێنە دزین و یاخود هاکردن و بە شێوازێکی تر بەکارهێنرابێت ئەو کچانەی لە ناو سۆسیال میدیان ئەکتیڤن باس لەوە کە 159یان ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوونەتەوە کە هەوڵی هاکردنی ئەکاونتەکانیان دراوە، هەوڵی دزینی وێنەکانیان دراوە و بە شێوازێکی تر بەکارهێنراوە.